چمانە بوو؟ مۆسکیان کات لەگەڵ دان کاتەکان ڕۆندە چەند تپە بوو؟ لانشێک نوارێک كروشك على هذا المنظر شوف شلون منظر طبيعي احد مناطق شمال بەڵێ بەخێر بن ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەری پلانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سەردانی کۆمەڵی خولی هاوینەمان کردەوە کە ڕێکخراوی ئەکتیدی فەڕەنسی کردوێتەوە بۆ مناڵان لە هاوینە و خولەکە 45 ڕۆژە پێشتر مایە بوو زیادیان کرد و ئێمە سوودمان وەرگرتووە لە هەندێک لە بەڕێوەبەر و یاریدەر و مامۆستایانی ئەو قوتابخانەی کە هەن کە خولەکەی تیاکەینەوە و هەروەها ئەو گەنجانەی کە خریجی زانکۆن دەرچوون و هیچ ئیشێکیان نییە سوودمان لێ وەربگرن و هەندێک لە دایک و باوکی ئەو قوتابیانی بەشدارەکەن تاپان نەتا قۆناغی پۆلی نۆیە ئێمە ئەمڕۆ لەسەر ئاستی پارێزگای سلێمانی 25 بنکەمان هەیە هەندێک بنکەمان هەیە 400 تا 700 مناڵ بەشدارە چالاکی هونەریە وەرزشیە و زمانەکانە ئەوەنەی هەبوو گەشتبوون بوون کە بەوەی کە سوودێکیان بینیوە و هەم ئەو ڕێکخراوەش دامێکی ئەو مامۆستایانەکە کە بەشدارن کامەش لەم زروفی قەراندارایە و پشتیوانێکە بۆ پرۆسەی پەروەردەوە هەم بۆ مامۆستایانمان بۆ خزمەتکردن بە شارەکەمان ئەمە هەم سوپاسی ڕێکخراوی ئەکتی دەکەین و هەم سوپاسی ئەو بەڕێزانەکەین کە لە بەڕێوەبەر و یاریدەر و مامۆستایان کەوانی هاوکارمان بن بەم هاوینە گەرمە لە زۆر چالاکانە دەورەکان بەڕێوە بن و سەرکەوتوو بوو دەستخۆش بەوەش.